بسم الله الرحمن الرحيم. فرمودەی ژمارە 2. زۆر سپاسی خواکەین کە هیدایەتی داوین تا ئێستا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرموویەتی إن لله أهلين من الناس. هەوڵان فرمویان قالوا يعني ئەگەڕنەوە من هم يا رسول الله، ئەوانە کێن کە ئەهلی تایبەتی خوان؟ پێغەمبەر فرموویە صلی الله عليه وسلم أهل القرآن هم أهل الله وخاصته. ئەهلی قورئان ئەوان ئەهلی خوا و تایبەتمەندی خوان. ئەلێرێ ئەو بەشداربووی پرۆژەی نووری جیهان کە ئەم فەرموودەی لەبەر کردووە پێویستە لە خۆی بپرسێت ئایا ئەمەوێ ببم بە کەسی تایبەتی خوا؟ ئەمەوێ ببم بە ئەهلی ئەڵڵا؟ ئەگەر وەڵامی ئەو پرسیارە بۆ خۆی بەڵێیە، ئەوە فەرموو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم فەرمایشتە شیرینیدا بەیانی بۆمان کردووە ئەهلی خوا کێن. ئەهلی خوا ئەو کەسانن کە ئەهلی قورئانن. دەیکەواتە بۆ ئەوەی ئەم فەرموودەی کە تازە لەبەرمان کردووە یان وا خەریکی لە بەریەکەین و لە مڕاجعەکردنەوەین نەبێتە بار لەسەرمانەوە لە قیامەت، نەبێتە عیلمێکی بێعەمەل. ڕاستپاردەی کرداریمان بۆ خۆم و بۆ هەموو بەشداربانی بەڕێزیش ئێستا ئەوەیە کە هەڵبین لە دوای ئەم فەرموودەیەوە کاتێک لەبەرمان کرد و تێگەیشتین و ماناکەی لە دڵ و زەهنمانە جێگیر بوو، ئەگەر لەبەر خاتری فەرموودەکەش بێ، ئەگەر یەک لاپەڕەش بێ بچینە خزمەتی قورئانی پیرۆز، و ئەگەر یەک ئاەتیش بێت لەو لاپەڕەیەدا بە تەفسیرەوە بیخوێنینەوە و دڵنیابین لەوەی کە مڕادی ئەڵڵا مڕادی خوا لە ئێمە چی لەو ئاەتەدا، چی لێمان ئەوێ و داوای چی لێمان کردووە، بە پێی تواناش یەکسەر جێبەجێ بکەین بۆ ئەوەی نەبینە ئەو کەسانەی لیمە تەقولونە ما لا تەفعەلون، بۆچی شتێک کە ئەیڵێن جێبەجێ ناکەن نەمانگرێتەوە ئەو قسەیە، بۆ ئەوەی بە بەرەکەتی ئیمانەکەمان ئینشاء الله هەموومان بەشدار بووی سەرفرازی پرۆژەی نووری جیهان بین لای خوا و ئەم عیلمە عیلمی بێعەمەل نەبێت. تکامان وایە هەر کە ئەم ڤیدیۆیە تەواو بوو، هەر کە ئەم ڤیدیۆیە تەواو بوو خۆشم جێبەجێ یەکەم یەکسەر چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بە نیەتی جێبەجێکردنی فەرمایشتی پێغەمبەری خوا و بە ئومێدی بوون بە ئەهلی خوا، ئەهلی هم ئەهل الله وخاصته، بوون بە تایبەتمەندی خوا قورئان بخوێنین، بەڵکو خوای گەورە نیەتەکانمان قبوڵ بکات. خوا بمانکەی بە ئەهلی قورئان، خوا بمانکەی بە ئەهلی قورئان. ئامین. السلام عليكم ورحمة الله وبركاته.